هاتینەوە بۆ کەلار ئەم جارە لە بری شەقام قوتابخانە لە بری پیر گەنج لە بری مەرگ ژیان هاتوونەتە قوتابخانەی لەیلازانای ئامادەیی لە کەلار داوانێ زۆربەتان گوێتان لە دەنگی هاوار بێ لە پشتی منەوە کە کۆمەڵە گەنجن لە جۆش و خۆشی گەنجایەتی خۆیانە خەریشی بالەکردن و دانەوەیەک کاتێکی کەمی وانەیەک با وەرزشکردنیەکەوە بەسەر بەرن چونکە خۆی لە خۆیدا وەرزشکردن هۆرمۆنەکانی دڵخۆشی وەک دۆپامین و ئیندۆرفین و سرۆتۆنین دەرەیە و وا لە مرۆڤەکە کە دڵخۆشتر بێت و باشتر چالاکی و زیندە چالاشەکانی بکات هەڵبەتە ئەمە بەراورد بە 19 ساڵ بەر لە ئێستەکەم و خوێندکاری قۆناغی ئامادەیی بووم کاتێکی زۆر تایبەتە چونکە لە زمانی ئێمەیە وانەی وەرزش گۆشتی تر بەکارەهاو بەڵام بۆ یەگەڕاوینەتەوە بۆ کەلار چونکە لێرە مامۆستایەکی وەرزش هەیە کە هەوڵی داوە با هاوکاری خوێندکارەکانی و بە هاوکاری دایک و باوکی خوێندکارەکانی باوێک لە ناو کۆمەلگا و لە ناو کەلاریشا بشکێنێ کە باوی هاتووچۆیە بە پێ یاخود بە ئۆتۆمبیل کاگەر بەداخۆ ئێستا بە پێ هاتووچۆ خەریکە نامێنێ ئێمە ئەڵلقەی پێشووی چارەبمان باس کردن کە بە پێ ڕۆشتە چەند گرنگە و سوودەکانی چین بەڵام ئەم مامۆستایە کە ناوی سەروەتە و لە شاری کەلارە دەوێت بە هاوکاری کۆمەڵێک لە کچان و لە کوڕان لە قوتابخانەکەی و بە هاوکاری دایکان و باوکانی ئەوان بە پاسکیل لە ماڵەوە بێن بۆ خوێندنگە و لە خوێندنگە شەو بەرەو ماڵەوە بگەڕێنەوە کە هەڵبەتە ئەمە هاوکاری خەڵکی کەلاریشی تێدایە من ئێوە بەجێ هێڵم بۆی کە بیان بینن چۆن ئەمان بە پاسکیلەکانیان دێن بۆ قوتابخانە و هەروەها بۆ خۆیان بۆتان باس بکەن ئامانجیان لەم کارە چییە حەزەکەم لە بری من ئەوان بۆ ئێوە قسە بکەن و ئەوەشی زۆر تایبەتە لەم قوتابخانەیە لە قوتابخانە لێلازانە لە کەلار ئەوەیە کە گەراجێکی تایبەتیان پارکێکی تایبەتیان هەیە بە ناوی جێگەی پاسکیل ڕاگرتن بینەرمان بن بۆی کە مامۆستا سەروەت و بەشێک لە خوێندکارەکانی قسەتان بۆ بکە پێتان بڵێن بۆچی پاسکیل لێفڕن لەگەڵمەوە ئامانج لەم پرۆژەیە من چەند ئامانجێک لە خۆگرێ یەک لە هەرە گرنگترین ئامانجەکانی من لایەنی تەندروستیە کە ئەمەوێ پاسکیل بکەم بە کللتور لە شارەکەما بۆ ئەوی بتوانین کە ڕۆژانە بەکاری بێنین چکە لە ڕووی تەندروستی و وەرزشیەوە سوودێکی تەواو بەسەر تاپای جەستە دەگەین سەرەتای ساڵی نوێی خوێندنەوە دەستمان کردو بەم کارە زیاد لە 20 خوێندکارمان بەشدارە لەم پرۆژەی منە ڕۆژانە لە کاتی دەوامی ئاسایی خۆمان بە پاسکیل هاتووچۆی خوێندنگەیەک تێگەشتنی خەڵک بۆ پرۆژەکە زۆر باشە زۆر ئیجابیە زۆر هاوکارمانن و هیواداریشم کە شۆفێرە بەڕێزەکان لەسەر جادە هاوکارمان بن بەنیازم پرۆژەکە لەسەر ئاستی خوێندنگەکانی کەلار پەرە پێ بەم ئەوش بە هاوکاری بەڕێبەرایەتی هاتووچۆی گەرمیان کە بتوانین سیمینار لە مەکتەبەکانە بکەین بەندەوەکو مامۆستای وەرزش بتوانێت ڕوونکردنەوە لەسەر پاسکیل بات بۆ تەندروستی و بەڕێبەرایەتی هاتووچۆش لایەنە قانونیەکانی لێخوڕنی پاسکیل لەسەر جادە بۆ خوێندکاران ڕوونکاتەوە باوکم ڕێگەی پێم داوە کە بتوانم پاسکیل لێ بخۆڕم کە ئەمەش ئەتوانێ بربەست لە نێو کۆمەلگاکەمانە بشکێنێ و دەستخۆشی لە باوکمەکەم و هیوادارم هەموو باوکێک وەکو باوکی من بێ و دووبارە دەستخۆشی لە مامۆستا سەروەت ئەەکەم هیوادارم هەموو مامۆستایەک یاخود هەموو مامۆستایانی قوتابخانەیەک چاوی لەم پرۆژەیە ببڕن تاوکو بتوان پرۆژەیەکی گەورە دروست
دروست بکەن نەک ئەم پرۆژەیە لە شاری کەلار بێ بەڵکو هەموو سەرتاسەری کوردستان بگرێتەوە. دیارە ئەمەش ئەگەڕێتەوە بۆ سەر ئەوەی کە خەڵکی باش بێت لەگەڵ تا کە ڕایان لەسەر ئەوە باش بێت و سەرباری ئەوەی کە هەندێک جار توانجمان بەرئەکەوێ بەڵام ئێمە هەر بەردەوامین لەسەر ئەوەی چونکە ئەمانەیە پرۆژەکە زۆر زیاتر لەوە گەورەتر بێت. من ئامادەمە لە قوتابخانەی ئامادەی لێلازانە لە کەلار ئێمە سێن بە دروستکردنی پرۆژەیەکی پاسی سواری کە پێکهاتووە لە کوڕان و کوچان شان بەشانی یەک و هەروەها بۆی بێتە کەلتورێک لەناو کۆمەڵگایە هەروەها بۆەوەی ببێتە چاولێکەری و لە هەموو دام و دەستگاکانی حکوومەت پەرەی پێ بدەن و زیاتر بەکاری بێن بۆ ئەوەی ژنگەیەکی پاکمان هەبێت و هەروەها کارێکی باشەکە لەسەر تەندروستی کارێکی باشەکە سەر تەندروستیمان و هەروەها بۆ چالاکی خوێنمان زۆر باشە. هەروەها دیکە لەوە من یاری لە ژوانیەکەم ئەوە بەس نییە بۆ ئەوی لە شێکی جوان و ساغمان هەبێ بۆیە پێویستمان بە یاری هەوایەکانیشە وەک پاسی سواری و ڕاکردن و هەروەها چەند یاریکی تر. سلااو ناو ئومێدە لە قۆناغی دەی ئامادەی دەخوێنم لە قوتابخانەی لێلازانە لە کەلار. سوودەکانی پاسکیل بۆ من زۆر گرنگە بە بۆنەی ئەوەوە کە بۆ مێشک زۆر باشە و کە سووری خوێن دەجوولێت و ڕێگایەکی باشە بۆ خوێندنەکەم و لەبەر ئەوەش لێ دەخۆڕم ژینگەی خاوێن بۆ من دابی نەکات و ئاسانکارێکی زۆرم بۆ دەکات و بەپلە دەڕم و بۆ ماڵ بەپلەش دێم بۆ قوتابخانە یعنی کاتێکی زۆرم لێ